لە سنوورێ قەزایە شێخان و بەردەڕەش بدەهان کارگەهێن حەس و ڕەمل و بلۆکان هەنا کو لە پشتی ساڵا 2003 زەوی ژلای هەند بەرپرسان هاتنە فرۆتن و لە نزیک گوندان کرینە کارگەه و کار تێدا دکەن و ئەف چەندەژی دلگرانیە وڵاتیان لێ پەی بووە. بەڕاستی هەندێک جار دەبێتە هۆی کەوا ڕێژەیەکی زۆر وەک بڵێ بە حەفارەوانە کوراتیەکی زۆر دەکرێت. ئەمەش کاتێک ئەگە مناڵان بۆ مەڵەوان و شتیوە زۆر جار مناڵ خندقیاوە لێرە ئەمەش تاسیری دەبێت بۆ منداڵان. داوایان لێ دەکەم کەەوە دوای تەوابوونی شکاریان کۆرتەکان پڕکەنەوە. دەنگێڤان کارگەهان ئاریشە ji بۆی خوێندنگەهان jî دروستکردنە بگوتنا مامۆستایان لێ دەمێوانە گوتنێ ji ber dengê kargehan neşên wekû pêtivî wanan bêjin. ئەی کارگانە ئەوەن کە دەنگیان زۆر بێزارکەرە و ژاوەژاوی زۆر دروست دەکەن لە دەورپشتی ئەو کارگانە هەمووی گوندەکانی شەوی مەدرسە لێنە مەدرسەکانیش قوتابینە طبعاً کە قوتابی بێزار بێ دەڤەرەکە هەمی بێزار دەبێت طبعاً قوتابی ئەساسن لەی منتەقەیە. زێدەباری بێزارکردنا خەلکێ دەڤەرێت چاڵک vانێک dibêje van kargehan muhleta karkirinî new dina yasayî ne û lêkolîn jî digel xwediyên wan de nehatiye kirin. نزیکەی 40 کارگە لە کاتی خۆی دامەزران هەر هەمووشیان بەبێ مۆڵەت بوون مۆڵەتی فەرمیان وەرنەگرت تا ئێستاش لە هەزال بێ مۆڵەتن و ئەو زەویانە لەلایەن چەند کەسێکەوە فرۆشران بەبێ ئاگداری حکوومەت و بەبێ ڕسومات و بەبێ هیچ شتێک ئەوە پێویستە داواکاری گشتی کار لەسەر ئەو دۆسیە بکە تا ئێستا بەدەیان دۆسیەی تر لەو شێوازە هەبووە. ڕێڤەبەرێ ناحیا ڕۆڤێژی دەبێژە di bernamê wan daye ku dîvçûnê li ser babetê bikin û bi zava çareserkirina arîşeyê dideyn daxwaziyên xelkî jî dê li ber çav girîn. ما ماوەکی کمە هاتیە دەست بەکاربینە لێرە دوو مانگێک دەبیتن تشتێواش ڕاستە چەند سەردانیەکمان کردێت تشتێوامان بینیە و بەنیازی لە دیچوون و چاوپێکەوتن و تشتێواشمان هەبیتن و زانین خەڵکێکە ئەوەی داواکاریانە بە جێبگەیتن. Dê nehada nêzîkî 6 kargehan li Sunûrê nahiya Roviya kar dikin û li piştî timanbûna karên wan gomên avê li dîv xwe dihêlin û li gorî amarekan nefermî heya niha di nav van avan da nêzîkî 15 kes xendiqîne ku zorbeya wan zarokin. Tayyip Goran NRT Gundê Hesenî nahiya Roviya.